سڵاو دابانەمینتان لەگەڵ چەناڵی دابان یونیڤەرسەم ئەو ڤیددیو دوای کۆنگرەی گەلاکسی ئەمپاکی سامسونگ و کە دوێنێ کرا لە شاری پاریس لە فەڕەنسا کە باسی چەند پرۆژێکتێکی تازای کرد ئیتر لەو ڤیددیو بۆ تامازەکەم پرۆژێکتە تازەکان چین و هەروە سامسونگ بەتەمای چیە هەم لێرە و هەم لە دەرەوە و لەگەڵ هەندێک شتی تر لایکی ڤیددیوکە لە بیرمەکە لەگەڵ سبسکرایبی چەناڵەکە با دەست پێکەین طبعا دوێنێ کۆمپانیای سامسونگ گەلاکسی زد فۆڵد 6 و زد فلیپ 6 بڵاو کردەوە کە بە هەمان فۆرم فاکتەر و بە هەمان هەیکەل و بە هەمان شتی فۆڵدەکانی ترە یان هیچ شتێکی تازەی ترانی مجرڕەت هەندێک تۆزێک دەستکاری هەندێک دیزاین و شتی وای کردێکە نزیک بێتەوە لە ڕووی ڕنگ و لە ڕووی شێوازی بۆکسیەکە و ئۆشتانە کە وەکو گەلاکسی S24 و ئەوانە بێ ئەوەندەی کە گۆڕانەکە ڕوویدا زیاتر گۆڕانەکە لە گەلاکسی زی فلیپ 6 دانرایە کە ئەو لە زیاتی ئەوی پاترەکەی 3700 میلی ئەمپێر بیبیتە 4000 میلی ئەمپێر و زایدەن بۆ یەکەمی زار ڤیپەر چەمبەریان دانایە ڤیپەر ئەم ڤیددیوەکەم دروست کردو لەسەر ئەوەی کە کۆمپانیای سامسونگ بەتەمای چییە لەو فۆڵدانە بۆچی وا دەکاتم بۆچی وەکو کۆمپانیە سینیەکان و ئەوەکان زۆر هەوڵنادا شتی تازە بڵاو بکاتەوە لەبەرەوەی سامسونگ ئەتا حەدەکی زۆر کاملە لە ڕووی سۆفێری فۆڵدی لەبەرەوەی ئەو باشترین ئەندروید ئێستا بگرێت لە ئەندرویدی پیوری پیکسلیش باشتر کە ئەندرویدی سامسونگە و بێزگەلەوەی سامسونگ بە بەردەوام دەستی لە ناوە لەگەر هەموو سێرپارتی ئەپلیکیشنەکان و ئەپلیکیشنە گەورەکان ئیش دەکاتن بۆی هەموو ئاپەکانیان ئۆپتیمایز بکەن بۆ گەلاکسی و لە هەمان کاتیشدا ئیش لەسەر ئەوش دەکاتن کە پرۆسسەرەکانیشان ئۆپتیمایزبی بۆ گەلاکسی کە ئۆڤەرکلۆک دەکرێت کە هەندێک سەرەتر دەکرێت وەکو ئەوانەی سنابدراگۆن 8 Gen 3 کە مێد فۆر دە گەلاکسی کە ئۆڤەرکلۆک لە هەمان پرۆسەری لەسەر طبعاً ئەو ماسفاتانەی کە لە فۆڵدی هەیە هیچ شتێکی و لە فلیپی هیچ شتێکی وا بەرچاو و تایبەت و ئەو عجایبانە نییە سامسونگ بە تەواوەتی تووشی ئەوەی بووە کە لەو مەجاالەی هەوڵدا شتێکی تازە ئەو بکە ئیلا ئەگەر یان سامسونگ بە تەواوەتی ببورنیان ئەپڵ بە تەواوەتی داخلی ئەو ڕێکابەریەبی کە فۆڵدی دروست بکاتن یانیش کۆمپانیا سینیەکان بە تەواوەتی شێری لێ ببن ئەو کە سامسونگ هەوڵ بداتن شتێک بکاتن لەو مەجالە بەس ئەوەندەی کە دەبینیم بە هیچ شێوەیەک لە شێوەکان مەجال ناداکە و هەوڵیش نادا کە لەو مەجاالەی تەتەوەر بکاتن لە هەرمان کاتیشدا دووسێ پرۆژێکتێکی بڵاوکردوویەکێک لەوانە کە گەلاکسی وۆچ 7 غەڵەت نەبم لەگە 7 ئەڵترا طبعاً ئەڵترایەکە یعنی هەر هەم نوع کۆپی پێستی ئەپڵیە لە ڕووی ناو لە ڕووی شکل لە ڕووی ڕنگ لە ڕووی بان لە ڕووی دوگمە پرتەقالێکە لە ڕووی مشتێک طبعاً ئەوەندە ساڵی کە سامسونگ ساعتی دروست دەکرد و ساعتەکانی تایبەت بوو خەڵک هەندێک خەڵکە بوو زۆر و زۆربەی خەڵکیش حەزی لە ساعتەکانی سامسونگ بوو لەبەرەوەی ساعتەکانی ئەوها سایکل و خڕ بوو لەبەرەوەی ئەو خڕە وێلی دەکرد کە شکلی بە ساعتی تەبیعی بچیتن بە ساعتی سمارۆش نەچیتن و لە هەمان کاتیشدا شکلی جوان بوو دیزاین لەگە هەموو شتێکی لەبەر دەکرا و لەگەڵ هەموو شتێکی بەکاردات سامسونگ دۆتی ئەو دیزاین لانگویجی بەکاردێنی کە ساعتی خڕ دروست بکاتن بەس ئەپڵۆتی ساعتی لاکێشە و چوارگۆشە و شتیوا دروست دەکاتن ئیتر ئەو جارە کە سامسونگ بڕیاریدا کە گەلاکسی وۆچ هەفتی ئەڵترا دروست بکاتن هەر ساعتەکە خڕە تەبان بەس ئەو هەیکەلەی کە لە سەیدانرێ هەیکەلەکەی لاکێشەیە بۆ ئەوی پاتری باشتر بی و ئەوەکەی لە تیتانیومی گرێد نۆ دروست کرایە و نازانم ئەوەکەی شاشەکەی سەفایرە و بەرگێشی خود دەگری و بەرگی ئەوەی دەگری 200 مەتر بچێژێر ئاو و زەختی ئاوی چەند بەرزتر بێ بەرگە دەگریتن و بۆ ئەو کاس ئەوانە و دوگمەیەکی زیاد دانا لە ناوەندی پرتەقاڵی ناوی لێنا کویک بەتن ئاکشن بەتن نازەمەرچ بەتنەکە بەکەیف خۆ دەتوانی کەستمایزی بکەیت بۆ هەرچ ڕاضێک بۆ هەر ئاپەکیان هەر شتێک بۆ ئەو کەسانەی کە ئەو ساعتانە بەکاردێنن بۆ فیتنس تراکر و ئۆشتانە طبعاً ینی بەجددی نازم سامسونگ بۆ دەکاتن و لەگەڵ وە ساعتەکە زۆر لاگیە ینی ئێستا من ئەو گەلاکسی وۆچ 6 ئەڵترا ئەوم هەیە ئاسترۆیدیشن ئەوش لاگیە کە ساعتەکە فلاگشیپ وۆچە لە مقارنتن بە ساعتەکانی جیهانی ئەندرویدی براندەکانی دیان ساعتەکانی ئەپڵ ساعتەکە ینی وەک بڵێ کە شاشەکەی نازم 30 هێرتزە 10 هێرتزە ئەوە ساعتەکە بە تەواوەتی لاگیە و سەریشی گرانە و تێناگەم سامسونگ بۆوا دەکاتن بەس ئەوەندەی دەزانم عاقیبەتی باش نییە ئەو کۆپی پێستکردنە لەبەرەوەی سامسونگ لۆتی هەیە چەند ساڵێکە بیدار ڕاستە کۆپیشی زۆر کۆپی دەکرد بەس چەند ساڵێکە نزیکەی 10 ساڵە وازی لەو شتێک هەیە لە هەموو شتێک دیزاینێکی خۆی هەیە و ڕتمەکی خۆی هەیە لە پرۆدەکتەکان هەروە دوو پرۆدەکتی ترکە ئەم زۆر ئەکسایتم پێی ئەوانیش گەلاکسی بەرسێ و بەرسێ پرۆ هەم لە ڕووی دیزاین هەم لە ڕووی شێوازیەوەی LEDیان دانایە و هەم لە ڕووی بۆکسەکەی کە سەرەکەی ترانسپارنتە و زائیدەن ئەمن لەوەتی هەیە سامسونگ ئەمن ئێربەرەکانی سامسونگم هەبووە کە ئەوها دەکرێتەوە ئێربەرەکان ئەو ئێربەرە بەس سەرەکەی دەکرێتەوە کە دیزایانی زیاتر نزیکە لە ئێرپۆدی طبعاً
ساعاتەکانی تری کەونی سامسونگ لە ڕووی بۆکسەوە تۆزێک ناخۆشتر لە چاو ئەوانەی ئەپڵ چکە نەوەیکردنەوەکە ئیزعاجە و یەکسەر ئەکسپۆز دەبی بە تەواوەتی بۆکسەکە ڕووی هەموو سەما و شتەکە ڕوو ئەکسپۆز دەبی وەکو ئەوەی نییە بەشێکی کەمی سەماعەکە بە دیار بکەویتن وەکو ئێرپۆدی لەمان کاتیشدا بەس یەک شتی باشە سەماعەکانی زۆر بچووکردنەوەی دیزاینەکە چکە ئەوە کلۆسفیت دیزاینیان لاستیقەکە کە دەستە ناوجێریان ئەگەر لە سەریشی پاڵکەوی بنووی ئەوەندە بچووکە ناوجێت هەستی پێ ناکێ بەس ئەو نوێیانەوانی چکە تیپەچی یادتە خوارەوە و تیپێکی LED تدا کە ئەوە زۆر کوڵە وزای دەمبەتی ئەتیادیەکە کە ئەوەی نییە يعني اوبن ديزاين او كيدي كلوز فيت ديزاين يعني برابرج بي بوي اكتيف نويز كانسليشن زور بي بجيني يعني ليفل كي زور باشتر بكاتن هروا اخر برودكت اويش جالاكسي رينجا كبنرخي صار $100 بلادبتو ك سعر كي زور كهرتي تقريبا او هرتي اوشتاني كفيتنس تراكر اوشتاني هيك بۆ منە ساعتی ئەپڵە یان ساعتی سامسونگ یان ساعتیە براندەچی دیکە شتانت بۆ دەکاتن ئەوە هەمووی لە ساعت لە ئەنگستیلەکەی هەیە بەس چیە مجرد کە شحنی بەشی حەف ڕۆژی دەکاتن یەک شەحن و زائداً تقریبا 30 سایکل بەش دەکاتن بۆکسەکەی زۆر جوانە دیزاینەکەی بە نەثینگ دەچی ترانسپارنتە و گلۆپەچی LED تریا بدەوی لە سوڕێت و لەمان کاتە دیزاینی ساعتەکەی قۆقز نیە تۆزە قۆپاوە بۆ ئەوی بەرگی بگری لە شوخت و ئەوشتانە یەکسەر بە ئەوەی نەکەوی بریندانەوەی کە بەشی ژیرۆشی هەمووی سنسەر وشتی وایە وەکو سنسەری سکین تمپریچەر پلەی گەرمی پێست و هەروە لێدانی دڵ و هەروەها زۆر شتی سنسەری تر ئیتر سامسونگ مزانین بۆ ئەوەی چ دەکاتن دەوێ منافسی ئوڕێ بکاتن چکە ئوڕا زۆربەی ساعتەکانی ڕاستە ساعتەکانی هەرزانتر لە ئەوەی سامسونگ بە ساعتەکانی هەمووی سەبسکریپشن بیزە ینی دەبێت و مانگانە پارە بدێ بۆ بتوانانی هەموو فیچەرەکانی ساعتەکەی بەکاربیێنی بەس ئەوەی سامسونگی 1000 دەکروی پێویست ناکە ئەو پارە بدێ طبعا نازم ئێوە ڕایتان چیە لەسەر ئەو پرۆدەکتانی سامسونگ لە کۆمنت بۆ بنووسن هەروەها ئەمن تاکە کە پرۆدەکت کە هەردووچی ینی ئەکسایتر بم گەلاکسی بەرسێ و بەرسێ پڕۆ ینی هەردووچیان یەک لێکتر شاسترن یان ئەگەر حەزمی هەردووچیانم بکڕم یان هەردووکیانم هەبی و ئینشاءالله هەردووچی تەرتیب دەکەم زووترین کات و ڕڤیو دەکەم و لە ڤیدیۆ بۆتان دادنێم و ڕای خۆمتان پێ دەڵێم بۆ کەسانەی کە هارکۆری ئەندرویدن یان سامسونگن لایک و ڤیدیۆیەکە لەبیر مەکەن خوا حافیز